كنيش تهره هم على قديم ما عندي بوينة لا ما عندي بوينة ريك دور بو أنا والله ريك دور عيني بي كرسي شباب يعني مدبر مشروع آخر حمر معنا ما بتاخذ طاقة النما تبي تثلو خبرهم چەند ساڵە بەو شێوازە والله تقريبا 15 صار اللي ما مستوى 6 ساڵ أري والله دەمێکە ولا مجرى ئەنی بەیانیان زوو دەچێت بيانا مزوهرتي إذا خاطة الماري مزوهرتي بەڵێ کاژمێر چەند هەڵدەست کاژمێر چەند لە خەو هەڵدەستی والله دوري بانجي دەوری بان بري ئەمە ئاخر بارە ئەوەی کە أي والله ما مستوى آخر هەموو کات ئەنگوو هەر بەجێ درێژ تری دەگوازن چۆنەوە کاتیان ما مستوى هي بجديد هي بسيارية ديزاين بري لا گوندی سەران لە سنووری قەزاڕواندز زۆر دەمێکە بەم شێوازەی ئێستا کە هەیە مێوش دروست دەکرێت لێرە پورەزەری یەکێک لەو ئافرەتانەیە کە زیاتر لە 40 ساڵ دەبێت لێرە سەرقاڵی دروستکردنی مێژە پورەزەری سلااوت لێبێت باسی شێوازی دروستکردنی مێژم بۆ چۆن دروست دەکرێت چەند زۆری چاوت لێ بن ئەوە هەمووی ئەو کشکاڵی لێ ئەەکەینەوە زمان ئەەکەینە دەسک ئەو های تێ هەردێنی زمان زۆریش نابی لە ناوداگیر بێت چەند ڕۆژ دەبی لەبەر هەتاوێ ترێ ئەزانی ترێگەی بە قەوەت بی دەبی تقریبان 10 ڕۆژان یا 10 ڕۆژان شتی هەدەبەربی باشە ئەو ئاوە چییە ئەو ئاوا ئەمە دینین مشتێ ئەکولینی ئەو ئاوی ئەگەر ئاون تێ کرد و کورا دائنین ڕایسینین زەدە زەدە ئیوەێ زبان ڕاستینی لە ئەشتیەکەین و زمان هەندێک ئاوێش دەگەرەکەین و ئەوە دینی تەنەکەی دائنین و ئەو زاتری تێ هەڵدەین باشە لێرە بەستری ڕەشیان سپیش هەیە ماسپیشە هەیە هەردووچیان دەکرێن بە مێوش هەردووکە ئەکەین بە مێوش بەڵا دەبی ئێترێسپی سوکتر بی یانی تیژاوەکەی سوکتر ئەی چەند زۆری مێژمان هەیە لە سەران کە دروستەکە بە خۆت چەند ساڵ دەبیەویش مێوژە مەدە هەبوو مێوژە ڕشمیری هەبوو ئێترێسپی هەبوو ئی ئەو ترێش هەیە ئەو ترێ ڕشت دەڵێن ئێستا دەرمان پەیدا بوو بۆ دروستکردنی مێژیانەوە هەر مشتی کۆن بەکار ناوەڵە ئەمە هەر لە دەستوری قەدیم بە مشتی وانەکەکەی ئەوە بە تیژای مشتی باشە دوای ئەوەی کە لێرە بۆ نمونە دە سندوق مێوش دروست دەکرێت چی لێکەن ئەیدەنە خەڵێک ئەیفرۆشن چۆن هەیە سی سندوقی شەکاتێ برارێ وڵ هەیە پارسەڵ زوشتەوە ئەکاتە مێوش زمانی خۆ مێوژ ئەوە لەسەر مێوژ و شاوی بوو دۆشاوە خورا مێوژە خوران ئەو ئەشتە پەیانە بوو بووی ئەو زمانی و چیرحان هەموو ئەو پێک بوو بیبسی و نێون ئاشتە نەبوو خواردنەکە ئەوە بوو ئارەخەندە پشتێدا دەهاتە نەرێ ئەوە بەخوا ئەو ڕەزانەتە هەمان ئادیتی خورامە ناوم کاکەمێن عەزیزە 25 سال بوو لە ڕوانزێ بوو ئەو ماوەی ئەرمجا 3 سارە هاتیمەوە ئەو مای تۆلۆ باو باپیرە خەریکیەوەیمە گوندی سەرا پێشە 100 مار بوو ئێستا 25 ماری لێمە تقریبا 200 ڕەزن هەیە ئەمن بەبیرم دێ کە ترێن لێ ئەکردووە ئەن بردا ڕوانزێ بۆ وەراغی لێرە دوای ئەوەی کە ترێکە دەخرێتە ناو ئاو لێرە لەبەر تیشتی خۆر
دائندرێ بۆی چەند ڕۆژێک بمێنێتەوە بەم جۆرە وشک دەبێت حەفتیەک بۆ 10 ڕۆژی پێدەچێت. بفرية لا شاء